باسی بەڕێزان نەکەم لە ئەنجومەنی نوێنەران بەڕاستی ئەوان ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لە چاودێریکردنی هەروەها سوور بوون لەسەر چارەسەرکردنی ئەو کێشەی کە لێسەدا هەیە لە ماوەی پشوەکانە و هەوڵی زۆرە دەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەروەها ڕێکەوتوین لەسەر ئەوەی کە هەنگاوی خێرا بنین و هەروەها پەیوەندیکردن بە وەزیری کارەبا و بۆ دابینکردنی پێداویستەکانی کەرکووک و پارەکانی کەرکووک هەروەها ئەو پشکانی کە کەرکووک بەری دەکەوێت. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم. بناوی خدای بەخشندە میێرەبان هەموو ساڵتان بەخۆشی بێ دانیشتوانی کەرکووک و نەتەوەکەمان بە خێر و بەخۆشی و هەروەها بە زۆرترین ئارامی و ئاسایش هەروەها کارەبا ئینشەڵڵا دەبێتە 24 ساعت. ئێمە لە کۆبوونەوەیەکی لە نەکاو بوو هەروەها بە چاودێری بەڕێز سەرۆکی پارێزگار هەروەها هەوڵێکی زۆر دراکە ئەو کێشانە بدەین کە ڕوبەڕووی پارێزگاکە بوو هەروەها زۆربەی بەڕێوەبەرەکان لە زۆربەی ناوچە جیاوازەکانی کەرکووکەوە لە گواستنەوە و دابینکردنی کارەبا هەروەها هەمومان ڕێکەوتوین لەسەر ئەوەی کە کێشەیەکی گەورە هەیە لە کەرکووک بەڵام کێشەی سەرەکی کەرکووک ئەوەیە کە لە دەرەوەی کەرکووکە و لە بەغدایە. بەغداد مامەڵە لەگەڵ کەرکووکدا دەکات کە وەک پارێزگاری دووهەم پارێزگارێکی دووهەم مامەڵە لەگەڵ کەرکووکەکە. ئێمەش پەیامێکمان بۆ سەرۆک وەزیران کاڵزمی هەیە لە سەرۆک وەزیرانەوە بۆ سەرۆکی نەوت بۆ وەزیری کارەبا کە مامەڵە بکەن لەگەڵ کەرکووکدا وەکو پارێزگارێکی دەرەجەیەک و وەک نەک دەرەجە دوو کە ئەمەش پێچەوانەی مەبادیئی دەستورە و نامەعقولە. هەموو پارێزگاکانی کەرکووک مستحقاتی خۆیان وەرئەگرن لە سوتەمەنی هەروەها لە دابینکردنی پێداویستەکانی کارەبا بە شێوەیەکی کامل بەڵام پارێزگای کەرکووک دەناڵێنێت بەدەم دابینکردن و بەرهەمێنانی نەوت و چونکە ئەمە کاریگەری خراپی هەبووە لەسەر کەرکووک بەڵام لە بەرامبەردا داوا لە وەزارەتەکانەکەی لە بەغدا کە مامەڵەیە بکەن بە شێوەیەکی باش لەگەڵ کەرکووکدا چونکە خەڵکی کەرکووک بە تایبەتی دەناڵێن بەدەست کەمی کارەباوە بەڵام 18 سعات کارەبا هەیە. ئەمە بەڕاستی دۆخێکی خراپە چونکە کەرکووک بەرهەمێنەری نەوتە بەڵام 15 سعات کارەبا ئەو 18 سعات کارەبا ڕێژێکی زۆر کەمە بەڵام کارەبا بە شێوەیەکی زۆر دەبڕێ لە پێچەوانی پارێزگاکانی دیکە. ئێمەش بێدەنگ نابین و دەڕۆینە بەغداد و چاوپێکەوتنیان لەگەڵا دەکەین و لە دەرگایان دەدەین بۆ پیان دەڵێن بۆچی هۆکاری ئەمە بۆ شێوەیەکە بە شێوەیەکی سلبی مامەڵە لەگەڵ کەرکووکەکەن. ئایا کەرکووک چی کردو کە ئاوا مامەڵی لەگەڵدا کرێ؟ هەروەها کردەوە تیرۆریستەکان بەدەست کێشەی کردە تیرۆریستەکانەوە دەناڵێنێت بە هەموو پێکهاتەسترانیەوە پێکهاتەکانیەوە شەهیدیان هەیە و پێویستە لە ئێستادا کە بەغدا و سەرۆک وەزیران بەڕێز مستەفا کاظمی بێتە سەرخەت و کەرکووک ڕزگار بکات لەم دۆخەی کە تێکەوتووە. ئەمەش هەمووی دەگەڕێتەوە بۆ سیاسەتی وەزارەتەکانی حکوومەتی عێراق. پارێزگاکە لە دوای 2015ەوە بووە بە قوربانی تەجروبەی دەوڵەت هەروەها کێشە و گرفتەکان ڕێگریەکان هەیە لە کەرکووکدا و دەوڵەت هیچ مامەڵەیەک لەگەڵ کەرکووکدا ناکات. هەروەها ڕێژێکی زۆر کەم هەیە لە کەرکووکدا و کەرکووکیش بووە بە قوربانی ئەو دۆخە. هەروەها ڕێکەوتین لەگەڵ ئیدارەی پارێزگاکە و برایانمان لە پارێزگای کەرکووک هەروەها لەگەڵ هەبوونی کێشەی کارەبا و هەروەها لەگەڵ مۆلیدە ئەهلیەکاندا کۆبوونێتەوە بۆ ئەوەی کێشەکە ببینە بەغداد و لەگەڵ حکوومەتی ناوەندیدا کێشەکە چارەسەر بکەین لەگەڵ وەزارەتی نەوت و وەزارەتی کارەبادا. أستاذ مروان